والصلاة والسلام على سيدنا وحبيبنا وقائدنا ومقتدانا محمد صلى الله عليه وعلى آله وأصحابه أجمعين. إيمان داراني بريس وتاری هەینی لە ڕۆژی پیرۆزی جومعەدا کە وەکو چۆن نوێژی جومعە فەرزە کە دوو ڕکاتە، خوێندنەوەی وتار و ئامۆژگاریکردنی مسلمانانیش ئاوا فەرزە. ئەو دوو خوتبەیە لە جیاتی دوو ڕکعەت لە نوێژە فەرزەکە دەکەوێت. وتاری جومعە تەنها بەڕێکردنی چارەجێک یان نیو سەعات لە وەختی خۆت نییە کە نە وتاربێژ بزانێ باسی چی دەکا و نە ئەوەی چۆتە جومعەش بزانێت چی وەرگرتۆ بۆ دینەکەی. وتاری جومعە لەوە گەورەترە ئاوا سەیر بکرێ، بەڵکو مەدرسەیەکە، مزگەوت خوێندنگایەکە کە دەرسی دین و ئیمانی تێدا دەخوێندرێ. وتاری جومعەیان دەبێت ڕوونکردنەوەی بابەتێکی شەرعی بێ کە مسلمانان لەو بابەتە شەرعیە بە ئاگا بن، یاخود ڕەوانەوەی گومانێک بێ کەوا لەسەر ئاوێنەی پاکی بێگەردی ئیسلام بە چاویلکەی ڕەشی ناحەزان تەماشا دەکرێ، یاخود ئەو مەترسیانەی لەسەر دین و ئیمانەکەت هەیە ئاگرێکی گەورەیە و ئەگەر وریا نەبی چۆن ماڵێک بەدەنکێش قارتە دەسووتێ، ئاوا بە قسەیەک خەرمان عیبادەتی چەند ساڵت لەدەست دەدەی. واجبی وتاربێژی مزگەوتە کە تۆی ئیمان کە بەو سەرمایە بۆیە هاتووی لە دینەکەت شارەزابی، کەس لە دوو نەهاتووە و لە ترسی کەس نەهاتووی، لە ترسی خوا نەبێ. واجبە ئاگاداربی ئەو سەرمایەی کە دین و ئیمان و عەقیدەکەتە لەدەستی نەدەی. بابەتی ئەمڕۆ کە پشکی شێری بەرکەوتووە لە هەموو دەنگ و باسەکانی ناوخۆیی و جیهانیدا، بابەتی هێرشی دڕندانەی ئیسرائیلە بۆ سەر مسلمانانی غەزە و فەلەستین کە بەداخەوە لە ماوەی 13 ڕۆژدا زیاتر لە 700 شەهید و زیاتر لە 3000 برینداری بێتاوانی لێکەوتۆتەوە. ئەو ژمارەیە تەنها بەدەم ئاسانە، 7 جەنازە لەبەر دەستا بێ نازانی چۆنی دفنکەی. ئەی 700 جەنازە ئەگە زۆربەی منداڵێک بێ کە لە باوەشی دایکە پارچەی ساڕۆخی لە دراوە سەری لێکردوێتەوە. ئەی ئەگە 3000 بریندار، ئەگە 3 بریندار لەو خەستەخانەیە بێ خەڵکی ئەم شارۆچکە هەمووی دەخڕۆشێ، ئەگەر لە شوێنێکی ئاوادا 3000 بریندار لەبەر دەستا بێ و هیچ کۆمەڵێکی نێودەوڵەتیش نەبێ هاوکاریت بکە، ئەی ئەگەر دەیان کارگە و شوێنی سنعەت و مزگەوت و مەکتەب و خەستەخانەش لەگەڵ یاوێران بێ. ئەمە ڕووداوێکە چاوەڕێی ئەوەی لێ دەکرێ هەر میلەتێک ویستی شۆڕش بکە، ویستی دیفاع لە خاک و ئاین و نەتەوەی خۆی بکە، نابێت چاوەڕێی دوژمنەکەی بکە، گوڵبارانی بکە و فەردە ئادی بۆ بارێنێ. هەر زۆر ئاساییە چاوەڕێ دەکرێت لە دوژمنی دین و ئیمان و خاک و نەتەوەت کە ئاگر واسنت بەسەرا بارێنێ. ئەمە بۆ خۆی لەلایەک ئەو خەڵکەی لە فەلەستینە بێوێ سەربەرزانە بژیا، ئەبێ زۆر ئاسایی بێ، شەهیدیش بێ و برینداریش بدا و ماڵیشی وێران بێ. ئەو کەسەی ڕێگەی شۆڕش جێڕی بگرێ ئەبێ لە پێشەوە ئەو حیسابانەی بۆ خۆی کردبێ. ئێمە لێرە قسە دەکەین، ئێمە لە وڵاتی خۆمانەوە قسە دەکەین، ئەوەی لەمە ناخۆشترە، ئەوەی لەم خوێن ڕێژیە گەورەترە بێئاگایی مسلمانانە. بەداخەوە 100 جار بەداخەوە ڕادیۆکان دەکرێنەوە بۆ بەرنامەیەکی ڕاستەوخۆ. بە زۆری لە ڕادیۆی نەوا ئەوانەوە ڕادیۆکە ئازادە، ئەوە خەتای ڕادیۆکە نییە، بەڵام خەتایەتی کە دێڵێ هەموو کەس قسە بکە. خەڵکێک نە محەلیلی سیاسیە، نە هیچ لە هیچ دەکاتەوە، نەدەزانە ڕەش و سپی چییە، قەلە ڕەش و کۆتر لە یەک ناکاتەوە، ئیخبار لەسەر ئەوە دەدا کە فەلەستین تاوانبارن، دەوڵەتی ئیسرائیل مافی خۆیەتی کە ساڕۆخبارانیان کە. ئەوە بەگوێی خۆم گوێم لێیەتی. پەنا بەخوا، خوا بمانپارێزێ هەر کەسێک لە ڕووی بە ئاگاییەوە ئەو قسەیە بکە بڵێ جوولەکە لە موسڵمان باشترە، فڕی بە دینی محەممەد المستەفاوە نامێنێ. هەر فەورەن ئەگەر بمرێ دروست نێ لەو قەبرستانە، والله وبالله وتالله بەم کاتە دروست نێ بنێژرێ، بڵێ جوولەکە لە موسڵمان باشترە. جاوەتان بۆ ڕوون دەکەمەوە دواتر بە شێوازێکی زانستی. وتاری ئەم مزگەوتەی ئێمە لە فەزڵی خوا بە زیاد بێ نەک ئازایەتی من، ئەوەی باسی دەکەین هەڵچوون نییە،
عاتیفەیەک نییە بەڵکو هەمووی لە ڕوانگەی عیلمەوە بۆیەوە باز دەکەم. ئێمەی مسلمان حەیفە هەڵوێستمان لەسەر هەر ڕووداوێکە بێت نەگەڕێنەوە بۆ قورئان. ئێمە خاوەنی قورئانین، قورئانێک کە فەرموودەی خوایە ومن ئەصدق من الله قیلا، ئەی چێ وشەی لە وشەی خوا ڕاستترە. خاوەنی فەرموودەی بوخاری و مسلیم و محەدیثەکانین کە ئەوەی لەو کتێبە حەدیثانەدایە لە زاری پیرۆزی پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتووەتە دەرەوە کە خوا شاهیدی بۆ ئەدا و دەفەرمێ ما ينطق عن الهوى، لە خۆیەوە قسەی ناکا محەممەد، ئەوەی دەیفەرمێ هەمووی ڕاستە، خوا شاهیدی بۆ ئەدا. ئەوەی لەو مینبەرەوە دەیبیستی بە ئیزنی خوا هەمووی ڕاستە. ئەوەی لە دارگای مزگەوت چوێ دەرەوە لە ڕادوێ لە ڕۆژنامە لە گۆڤار لە قسەی بازار و هەڕەمەکی خەڵک دەیبیستی جێگەی گومانە، دەی حەق وەرگرە و پشت لە گومانکە، حق و ڕاستی وەرگرە و پشت لە گومانکە. گوێ بگرن، ئینسان ضرورە دەوڵەتی ئیسرائیل بناسێ. دەوڵەتی ئیسرائیل جیاوازە لەگەڵ دیانەتی جوولەکە، ئەوەتان لێ تێک نەچێ. دەوڵەتی ئیسرائیل ئەوانەی پیاوی بەڕێزی بەتەمەنن لەم مزگەوتە بە بیریان دەکەی دروست بووە. دەوڵەتی ئیسرائیل جیاوازە لەگەڵ دیانەتی یەهودی و جوولەکایەتی، دووشتی لێک جیاوازن نابێت تێکەڵاو بکرێن. ئەم شەڕی ئیسرائیل لەگەڵ ئیسلامدا شەڕی جوولەکە نییە لەگەڵ ئیسلامدا، شەڕی دەوڵەتێکە کە ئێستا بنچینەی دروست بوونەکەتان بۆ باز دەکەم. ئەو گەنجە بەڕێزە ئەو منداڵە جوانکیلە ڕەن بێ نەزانێ ئیسرائیل چۆن دروست بووە، دەی چاک گوێی بۆ بگرە لە واقعی مێژووە تێت دەگەێنم ئەم دەوڵەتە چۆن دروست بوو. ئیسرائیل دەوڵەتێکی عەسکەرتاری دیکتاتۆری پێکهاتوو لە توندڕەوترین جوولەکەکانی دنیا کە لە ساڵی 1948 دروست بووە، مێژوویەکی نزیک بە دانیشتوو کەم بەڵام پارە زۆر و بەهێز کە بە یەعلام و بە پارە توانێتی پشتیوانی هەموو دنیا بۆ خۆی ڕاکێشێ. ئەم دەوڵەتە چۆن دامەزرا؟ ساڵی 1897 سەد ساڵێک لەمەو پێش، 110 ساڵێک لەمەو پێش لە شاری بازڵی سویسرا هەرچی حاخام و گەورە زانایانی جوولەکە بوون بە سەرکردایەتی پیاوێک کە ناوی تیۆردۆ هرتزل بوو کە بە باوکی جوولەکەی سەردەم ناو دەبرێ، کۆبوونەوەیەکی گەورەیان کرد لە ناو خۆیاندا. وتیان ئێمە دەوڵەمەندترین خەڵکی سەرزەوین. جوولەکە عادەتەن تا لە سلێمانیشدا ژیاون بە بیرتان دێ ئەوەی ڕشتپێکان هەر خەریکی زێڕەنگری و شتی وا بوون، یعنی بەردەوام پارەی جیهانی لە دەژێ دەستیاندا بووە. ئێمە ئەو هەموو پارەیەمان لە ژێر دەستایە، حەقوایە داهاتووی ئەو جیهانە هەمووی بۆ خۆمان بێ، پارەی دنیا هەموو بۆ خۆمان بێ و دنیا هەمووی بێتەوە ژێر دەسەڵاتی جوولەکە و بۆ خۆمان بێ. وتیان چی بکەین؟ وتیان نەخشەیەک دەبێ دانین، پیلانێک دانین. پیلانەکەیان ئەوە بوو، وتیان جا ئەم پیلانە چۆن ئاشکرا بوو؟ ئەمە 1897 پیلانەکە بەسرا. خوای گەورە چۆن ئاشکرایەکە؟ بە ڕووداوێکی زۆر سادە لە جانتاکاندا کۆنووسەکە نووسرا کە دواتر بۆتان باز دەکەم. یەکێک لەو کەسانەی کە لە سەرکردایەتی ئەو کۆنگرەیەدا بوو ساڵی 1902 لە فەڕەنسا لە یەکێک لە شوێنە خراپەکان دوو لە ڕووی مزگەوت و ماڵی خوا کەمەلهایە لەوێدا خەوت بوو، لە جانتایەکی دیبلۆماسی زۆر قایمدا ئافرەتێکی خراپ وای زانی ئەوە پڕە لە دۆلار و پارە، پەلاماری جانتاکەیدا و دزی. کاتێک گەیشتەوە شوقەکەی خۆی و بە هەر شێوەیەک بێ جانتاکەی هەڵبسڕی سەی دەکا هیچ دینار و دۆلارێکی تێدا نییە، هەمووی ئەوراقە فڕێدان تووڕە بوو. دواتر بۆ ئەوەی کەوا تووڕەیەکەی خۆی بخواتەوە کە ئەو هەموو ڕەنجەی لە پێناوی دزینی ئەو جانتایەدادا و بەهێوە دەچوو دەستی کرد بە خوێندنەوەی کە سەیری کرد ئەمەشتی زۆر عەجایبات لەم وەرەقەدا هەیە، حەد دڵی خەیاڵاتە. بۆیە مامۆستایەکی ناسیاوی کە خەڵکی ڕووسیا بوو، مامۆستای جامیعەی سۆربۆ بوو، ئوستازی جامیعە بوو، وتی مامۆستا ئەم وەرەقانەم دۆزیوەتەوە نەیگوت دزیومە، ڕەن بێت تۆ سوودی لێ ببینی. کاتێ وەرەقەکانی خوێندەوە مامۆستای زانکۆیە سەری سوورما، ئەمە چ پیلانێکی گڵاوە بۆ تێکدانی هەموو دنیا. بۆیە ئەم وەرەقانەی دا بە قەیسەری رووسیا، قەیسەری رووسیا لێیان تووڕە بوو لە جوولەکەکانی وڵاتە، قەسابخانەیەکی لێدانان بە هەزارانی لێ ئیعدام کردن و سەر بڕین. جا ئەو ئەوراقانە چیان تێدا بوو؟ پیلانی ئەو کۆبوونەوەی تێدا بوو کە دەڵێ بۆ ئەوەی جوولەکە دەست بگرێ بەسەر هەموو دنیادا واجبە ئەم خاڵانە جێبەجێ بکەین. مەرحەلەی یەکەم ناوی خوا و دین و ئیسلام و مقەدەسات نابێت لە مێشکی خەڵکا بمێنێ، شتێک نەمێنێ کە پەیوەندی بە خواوە هەبێ، خەڵک ناوی خوا دەبێت لەبیر بەرینەوە، جا چۆن لەبیری دەبێەوە ئارەزوی خۆتە. دووەم نابێت شتێک بمێنێ بە ناوی شەرەف و ئەخلاقەوە، نابێت شتێک بمێنێ ناوی شەرەف و ئەخلاق و حەیا بێ. خاڵی دووەم. خاڵی سێم دەبێت دەوڵەتان بە شەڕ بدەین، پارە بدەین بە دوو دەوڵەت بۆی بە شەڕیان بدەین بە یەک، چەک بۆ هەردووچیان بکڕین بە شەڕیان بدەین. دوای ئەوە شەڕە بچووکەکان بکەین بە شەڕی گەورە، ئەبێ سێ جەنگی جیهانی گەورە ئاساس بکەین کە هەموو دنیا بە شەڕ بدەین و جوولەکە سەیریان کە.
جەنگی جیهانی یەکەم لە ئەنجامی ئەو جەنگەدا دەبێت دوو دەوڵەتی زلهێزی دنیا بخەین، یەکەم دەوڵەتی خەلافەتی عوسمانی، دووەم دەوڵەتی رووسیای قەیسەری. لە شوێنیاندا دوو دەوڵەت دانین کە بە هەموو شێوەیەک دژایەتی ئیسلام و دینی محەممەد بکە. لە دوای جەنگی جیهانی دووەمیشەوە کە نیوەی دنیامان بە کوشدا وڵات هەمووی وێران بوو، فرسەتێکی زێڕینە هەرچی جوولەکەی دنیایە کە توندڕەوە و ڕازیە بە ئێمە لە فەڵەستیندا کۆی بکەینەوە دەوڵەتی ئیسرائیل پێک بێنین. ئەم نەخشەیە، ئەم پیلانە ژەهراویە بۆ جێبەجێکردنی ئەم کارە گڵاوەش چیمان پێویستە؟ وتیان دووشت. یەکەم هەرچی پارەی بانقەکانی دنیای بە ڕیبا بخێنە ژێر دەستی خۆمانەوە، هەموو دەوڵەتان پارە لە ئێمە وەرگرن. دووەم هەرچی ئیعلام و رادیۆ و تەلەڤیزۆن و گۆڤار و ڕۆژنامەی لە ژێر دەستی ئێمەدا بێ. ئایا جێبەجێیان کرد؟ فعلا جێبەجێیان کرد. ساڵی 1914 جەنگی جیهانی یەکەم هەڵگیرسا، ساڵی 1918 کۆتایی پێهات، 25 ملیۆن خەڵکی تێدا کوژرا. فعلا جەنگەکان هەڵگیرساند و ڕێک چۆنیان دانابوو کە جەنگ کۆتایی پێهات خەلافەتی عوسمانیش ڕووخا. لە شوێنی مستەفا کەمال ئەتاتورک چۆش سەر شوێنەکەی دەوڵەتی ئیسلامی عوسمانی کە نەک هەر بڕوای بە ئیسلام نەبوو، بانگی مەمنوع کرد، نوێشکردن مەمنوع کرا، قورئان مەمنوع کرا لەو تورکیادا کە پایتەختی دەوڵەتی ئیسلامی بوو. ناوی ئەستەمبول ئیسلامبول بوو. ئەستەمبول ناوی ئیسلامبول بوو، هەر ناوەکەی سڕێەوە پایتەختەکەشی لەوێدا برد. ئەوە بوو هات ئەم پیاوە نەک دژی ئیسلام بوو، دژی هەموو کەسێک بوو کە تورک نەبێ. بەدەستی ئەو بەچکە ئیسرائیلە کە مستەفا کەمالە پیاوێکی مەلا و شێخ و شێخی طەریقەتی وەکو شێخ سەعیدی پیرانی ئیعدام کرا لەسەر ئەوەی ئەوەندە دەنجی بەرز کراوە کە کوڕە ئێمەش میلەتین ئەم کوردە بۆ لە وڵاتی خۆماندا ئاواژێ دەستە بژین. ئەو بەچکە ئیسرائیلە ئیعدامی کرد و بە سێداریدا کرد بە ڕیشی سپیەوە بە تەمەنی 80 ساڵی زیاتر. لە ساڵی ئەمە ئیسلامەتەکەی لەناو برد. ساڵی 1970 پێش یەک ساڵ پێش جەنگی جیهانی یەکەم کە کۆتایی بێ، دەوڵەتی کۆمۆنیستی هێنا سەرکار. دەوڵەتی شۆڕشی ئۆکتۆبەر لە رووسیا، ئەموتان لە کتێبا خوێندوتانەتەوە، هاتە سەرکار دەوڵەتی رووسیای قەیسەریان ڕوخاند. پیلانەکان ئاوا بوو دەبێت دەوڵەتێک لە شوێنی رووسیای قەیسەری بێ کە لە 100 دوژمن بە ئەهلی ئیسلام بێ. ئەزانن شویعیەکان چیان کرد؟ لە ماوەی 70 ساڵ تەمەنی پێش ڕوخانیاندا نیوەی دنیایان کرد بە کافرستانی. 26 ملیۆن مسلمان بەدەستی کۆمۆنیستەکان کوژرا، بەس تەنها لە رووسیا و قەندەهار و بوخارا ئەوانەدا 26 ملیۆن مسلمان. ستالین کە هاتە سەر حکم 18,000 مزگەوتی کرد بە مەلهاو، شوێنی بەخێوکردنی ئەسپ و گوێ درێژ. مزگەوتی دێنا ڕێک بەرماڵ شتەکانیان دەپێچایەوە، لەناو مینبەری پێغەمبەر زینا دەکرا وەکو سوکاتی بە ئەو دینە. 18,000 مزگەوت. ئەمە چێ دروستی کردەوە؟ ئەو ئیسرائیلی ئێستا کە بەداخەوە بەچکە کوردی فاعی لێ دەکا. یەشێک لە بەڕێستان لەم خوێندەوارانەی ئەهلی مزگەوت لەم گەنجانە پرسێ وڵێ مامۆستا جوولەکە ئەدیانە کۆمۆنیستی بڕوای بە هیچ دینێک و خوایەک نییە، چۆن ئەمان ئەویان دامەسران؟ دەیگوێ بگرە ئەوەی فکری کۆمۆنیستی کرد بە شۆڕش دوو کەس بوون، لینین و ترۆتسکی، هەردووشیان جوولەکە بوون. ئەندامی کۆمیتەی مەرکەزی، کۆمیتەی سەرکردایەتی حیزبی شویعی کە لە ساڵی 1970دا شۆڕشیان کرد، 7 ئەندامی سەرکردایەتی هەبوون، 6یان جوولەکە بوون، 7ەمیان ژنەکەی جوولەکە بوو. ئەهان چاولێ ئەمانە چۆن نەخشەیەکی گڵاویاندا نەبوو لێدانی ئەم دینە. ئەمجا هاتن جەنگی جیهانی دووەمیان دامەزان لە 39 بۆ 45 کۆتایی پێهات. لە ساڵی 1948 ڕێک دوای جەنگەکە ئیعلانی دەوڵەتی ئیسرائیل کرا لە فەلەستینی ئێستادا. ئەوە دەوڵەتی جوولەکە دامەزرا. بۆ ئەوەش کە کارەکەیان سەری گرت، پارەی هەموو دنیایان خستە ژێر دەستی خۆیانەوە. ئێستا ئەو ئەمریکا زەبەلاحەی کە ناوێلێ ئەم شۆ ئیسرائیل ڕایگەیان هیچ هێزێکی نێودەوڵەتی نییە ڕێگان پێ بگرێ. وجود بۆ ئەمریکاش دانانێم هەر شتێ بەمەوێ کە دەیکەم و جوابی نێودەوڵەتی و ئومەمی متحیدە و مافی مرۆڤ و ئەوانە هەر نادەمەوە. هەڕەشەی لە ئەمریکا کرد، دەست بەسەر هەموو بانقەکان تا دەگرم ئەگە بێت و فزە بکەیت. داولێ هەرچی پارەی نێودەوڵەتی هەیە، تەنانەت ئەم بانقانە لە کوردستاندا بڵاو دەبنەوە، خەڵکی فێری ڕیباخۆری دەکەن، پارە دەداتێ 20 وەرەقە دوای 25 وەرەقە لێ وەردەگرمەوە، ئەوە پشتیوانی لە جوولەکەوە دەکرێت بۆی مسلمان وردەورە لە دین و ئیمانەکەی بڕواتە دەرەوە. ئەمجا تۆ ژێر دەستەی ئەو بانقە ڕیبەویانەبی. دووەمیان هەرچی ئیعلامە بەدەستیانەوەیە، لە 100 90 کەناڵە ئاسمانیەکانی ئەمڕۆی جیهان پشتیوانی لە جوولەکە وەردەگرێت. تەلەڤیزۆنی وا هەیە 24 ساعت شتی خیلاعی و ڕوت و قون نیشان دەدا. ئەمە پشتیوانەکەی بەس دەوڵەتی جوولەکە ئیدعامی ئەو کەناڵە دەکات کە چەندین ملیۆن دۆلاری مانگانە تێدەچێت. گۆڤار هەیە لەم کوردستانەدا بە 500 دینار لە بازار دەفرۆشرێ، هەمووی وەرەقەی لە ماعە.
والله بڕۆ لە بازاڕە لەو مەطبعانە بۆ چاپ بکەن 20,000 دیناری تێدەچێت بەلانی کەمەوە ئەو وەرەقەش نییە کە ئاوا جوان بێ بەس ڕسمی ئافرەت و باشی شتی خراپ و لە یەکێکیاندا جارێ خوێنمەوە کابرا دەڵێ خوێن لە دڵم دەتکێ هێستا لە کوردستاندا لە سەدەی 21 خەڵک هەیە باسی شەرەف و ئەخلاق دەکات ئەوەی تێدا دەنووسێ ئەمە هەموو ئەو پارەیە لە جوولەکەەوە لە ئیسرائیلەوە بۆی دێ بۆی ئەم ڕەوشت و ئەخلاقە لە ناو ئیسلامدا نەهێڵێ ئەی کۆمپانیاکە نەینارد بۆ هەموو وڵاتاندا بڵاوی کردەوە لەژێر پێڵاوە دەنووسێ محەممەد بە ملیۆن دۆلار لە کالەیەکا سەرف دەکا بەس بۆی ناوی پیرۆزی محەممەد مستەفای لێ بنووسێ لە جلی ژێرەوەی ئافرەتاندا لەگەڵ حرمەتم بۆ خوشکاندا دەنووسێ لا إله إلا الله محمد رسول الله بابا ئەمە لە بەریتانیا دەردەچێ خۆ ئەمانە عەرەبنین بۆ بە عەرەبی لێ دەنووسی ئەمە هەموو ئیعلامەکە بە هەموو شێوەیەک نە دین بمێنە نە ئەخلاق ئێمەی موسڵمان لەوانەیە جەناب بپرسی باشە بۆچی باسییان دەکەین باس بۆچی ئەمەمان باس کرد ئەمە بۆی ئیسرائیل بناسی ئەو دەوڵەتی ئیسرائیلە ئەو دەوڵەتەیە کە پەیوەندی بە دینی جوولەکایەتیشەوە نییە هەر ئەسڵەن بڕوای بە هیچ دینێکی ئاسمانی نییە بە هیچ مقەدەساتێک نییە نەخشەکە وا دانراوە ئەوە جەنگی دووەمی جیهانیش کرا سەرەتای جەنگی سێمی جیهانیش خەریکە بێتە پێشەوە دوای حەربی عالەمی سێم بە ئیعتیباری خۆیان کە لەو نووسراوانەدا هەیە ئەبێ هەموو دنیا یەک پارچە خوێن و دوو کەڵ بێ ئەو کاتە ئەوەی دەمێنێتەوە دەوڵەتی ئیسرائیلە کە دەست بەسەر پارە و هەموو خۆشگوزەرانی دنیادا بگرێ بۆ باسییان دەکەین ئێمەی موسڵمان یەکەم هاودینی گەلی فەڵەستینین ئێمە موسڵمانین ئەوانش موسڵمانن من حەقم نییە بەسەر قسەی خەڵکەوە قورئان دەفەرمێ إنما المؤمنون إخوة ئەوەی وتی لا إله إلا الله محمد رسول الله لأمريكا وبيتا دەچێتە ئیتیحادی سۆڤێتی جاران و رووسیا ئێستا لە قوتبی شیمالی بۆ جنوبی هەمووی برامە و هەمووی خوشکمە ئەها لە تەڵقینەکەدا مامۆستا دەڵێ بڵێ هەرچی پیاوانی ئیماندارم برامن هەرچی ژنانن خوشکمن خۆ ناڵ ئەوانەی کوردن بەتەنیا هەرچی و کەس وتوێتی لا إله إلا الله بەحەق و شادی بەحەقی بۆ محەممەد هێناوە برامە تل حەش شوێنەکە و هەر ڕەنگێکی هەیە و زمانێکی هەیە و ئەوەی ئافرەتە خوشکمە ئەوەی مناڵە برازامە خوشکەزامە چۆن بۆ خۆم دێشە لەبێ بۆ ئەویشم بێشێ مثل المؤمنين في توادهم وتراحمهم وتعاطفهم كمثل الجسد الواحد ئەمە فەرمودەی رسول الله صلى الله عليه وسلم هەر کەسێ هاتە بازنەی ئەم دینداریەوە سوزدەی نێوچەوانی بۆ خوا خستە سەر زەوی ئەبێ وەکو یەک لاشەوا بی تۆ سەرت دێشێ بنی پێت پێوەی ناڵێنێ یەک ددانت ئازاری هەیە هەموو لاشت تادای دەگرێت ئەبێ مسلمانە لە هەر شوێنێکی ئەم سەر زەوێدا ناڕەحەتی بوو بە خۆتی بزانی إن أوسط عرى الإيمان أن تحب في الله وتبغض في الله گرەی هەرە توندی ئیمان براکەم سیرکە ئەگەر وەختێ ئیمانەکەت وابزانە گرێەکەی توندە و بە هیچ ددانی شەیطانێک ناکرێتەوە ئەو کاتەیە هەرچی خۆش دویست لەبەر خاتری خوا بێ ئەوەی ڕقل لێ بوو هەر لەبەر خاتری خوا بێ یعنی ئێمە کە پشتیوانی خۆمان بۆ گەلی فەڵەستین ئەگە بە قسە و وتارێکیش بێ فی الله بەس لەبەر خاتری خوا والله وبالله نەمە بەسمان سیاسەتە نەبە بەسمان حیزبەتی فلان و فلانە فی الله حەدیسەکە وا دەفەرمێ بەس لەبەر خاتری خوا لەبەر ئەوەی قورئان دەفەرمێ براتە برامە و خوشکمە و پێم ناخۆشە چۆنم بۆ خۆم پێ ناخۆشە خاڵی دووەم ئەگە ئیسلامەتیەکەشی لێ دەرکە ئەوانەی بڕوایان بە دین نییە ئەبێ هەموو کەس بەرامبەر ئەم کارەساتە مرۆیە گەورە بەدەنگ بێ خۆ مرۆڤن ئەمڕۆ شیعاری ئەم حیزبانەی کوردستانی خۆمان هەموو یەکێ لە شیعارەکانی مافی مرۆڤ ئەو وشە جوانە بەڵام قرپۆکە بەداخەوە لە ڕەونەقات چەندین مەکاتیبی هەیە مافی مرۆڤ ئەی باش ئەوانە مرۆڤ نین باش ئەوانە ئەو مناڵە مرۆڤ نییە ئەی ژن مرۆڤ نییە ئەی بەم سارد و سەرمایە تۆ لە ناو نوێنی گەرمای سۆبات هەیە هیتەرت هەیە کارەبات هەیە ئەو ئاگر و ئاسنی بەسەرا دەبارێت و دەکەوێتە ئەو گۆڕە کابرا هەیە دکتۆرایە مامۆستای جامیعەیە لە علومی حەدیثە بە خۆی و بە ژن و بە کوڕ و کچی لە شیرینی خەواکەوتۆتە ژێر قەسبەکەەوە ئێستاش لاشەکەی دەرنەهێنراوەتەوە ئوستازی جامیعە دکتۆرای هەیە لە علومی حەدیثی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەشداری شەڕیشی نەکردووە تفەنگیشی پێ نییە خۆ فەرقی کەس ناکا ئەمە ئەگەر وەکو مرۆڤایەتی بۆ دەبێ وجدانت پەژێ خۆ مرۆڤە ئەی مافی مرۆڤ لەکوێیە سێەم لە ئیسلامی ئێمەدا دەفەرمێ نەک مرۆڤ مەلعونە ئەو کەسەی دوورە لە ڕەحمەتی خوا کە دوو کەڵە شێر بە یەکەوە شەڕ دەکەن و سەیریان دەکە و پیان پێ دەکەنێ دڵی ئازار ناخوا و ناچێت لێشیان کاتەوە مەلعونە ئەوە لە شەرعی ئیسلامدا هەموو عالمەکانی ئیسلام لێیان پرسن بزانە وایە یان نا ئەو کەسەی بە دیار دوو سەگەوە ڕاوەستێ کە شەڕ دەکەن لێشیان نەکاتەوە نەفرەتی خۆ و پێغەمبەری لێیە
چونکە یەکیان دەخۆ زوڵمی لێ دەکا ئازاری دابێت نابێت تۆ بێ هەڵوێست بی ئەی ئەگەر ئینسانێک داپڵۆسی هەر دیندارەکەشی لێرابە نابێت بە قسەیەکیش بێ هەڵوێستت هەبێ بەڵێ سێم مەزلومن ئێمەی مسلمان دەبێت فێر بین لایەنگری مەزلوم بین ئەگەر ئیسرائیل زوڵمی لێ بکرێت دەبێت تۆ لایەنگری بکەی وەکو مسلمان بڵێ ناحەقی لێ کراوە ئەوەندەی لەم قورئانەی ئێمەدا بیخوێننەوە باسی مەزلومیەتی جوولەکە دەکا ئەوەندەی ئەم قورئانەی ئێمە باسی حەزەتی موسا و بەنو ئیسرائیلەکان دەکا کە زوڵمیان لێ کراوە بە ناحەق یذبحون ئەبناءهم ويستحيون نساءهم منداڵیان لە بێشکەدا سەردەبڕدرا سەری لێ دەکرایەوە هەروەکەوەی ئیسرائیل بە بەسکەی مسلمانی دەکا وەژنانیان دەکران بە کۆیلە و کەنیزەک قورئانی ئێمە بخوێنەوە لە سەدان شوێندا ئەم بەسەراتی جوولەکەی تێدا کە زوڵمیان لێ کراوە لە هیچ کتێبێکی جوولەکەدا ئەوە باز نەکراوە ئەوەندەی کە لە قورئانی ئێمەدا ئێمە دیفاع لە مەزلوم دەبێ بکەین هەر کەسێک بێ هەر دینێکی هەبێ ئەوەتانێ حەزەتی عومەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێک کە لەدەی محەڕەمە جوولەکەکان بە ڕۆژوو بوون فەرمووی بۆ ئەوانە بە ڕۆژوو وتیان یادی سەرکەوتنیان دەکەنەوە ڕزگاربوونی قەومی جوولەکە دەکەن لە دەستی فرعونی زاڵم فەرمووی نحن ئەحەق بموسى منهم ئێمە شایەنترین یادی موسا و ڕزگاربوونی گەلی جوولەکە بکەینەوە ئێوەش مسلمانان بە ڕۆژوو بن و پیرۆزبایی ڕۆژی ڕزگاریان لێ بکەن ئەها دینی ئێمە چەند ئازاد خوازە پیرۆزبایی لە جوولەکە بکە لەو ڕۆژەدا کە لە دەستی فرعون ڕزگاری بووە و وەکو دینیش بە ڕۆژوو دەبم بۆی خۆشحاڵی خۆم وەکو مسلمان دەربڕم لەگەڵ تۆدا کە لە دەستی فرعونێکی زاڵم ڕزگارت بووە حەزەتی عومەر جوولەکەیەکی بینی سوالی دەکرد فەرمووی زوڵمە بە گەنجی خزمەتی دەوڵەتی ئیسلامی کردو ئێستا کە پیر بۆ سوال بکە بانجی کرد دەستی بەسەرا هێنا ماچی کرد نانی بۆ دانا لە ماڵی خۆیدا بڕیاریدا حتا دەمرێ ئەویش و هەموو جوولەکەیەکی پیر کە ژن بێ یان پیاو بێ نابێ سوال بکات دەبێت معاشی تایبەتی لە بەیت المالی مسلمانان بۆ دابین بکرێت بە قەدر و عیزەتەوە بژیا ها چاولێ ئیسلامی ئێمە لایەنگری لە مەزلوم دەکا ئەگەر جوولەکەیەکیش بێ خەڵکێک دەپرسێ ئاخر فەلەستینیەکان هجوومیان دەکەنە سەر ئیسرائیل دیفاع دەکا بەڕێز دەکەم ئەوە وەکو ئەو وایە کە کەسێک لە حەدیثی بوخاریدا هاتۆ دەفەرمێ پیاوێک هاتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم وتی قوربان هەموو دانەکانم دەرهاتون بە دەمی فڵان کەس وتی بۆچی بڕۆ بانجی کە چونکە شەرع دەبێ هەردوو دەرەف گوێ بگرێ وتی ئەی پێغەمبەری خوا گازێکی لە قۆڵم گرت باوەڕم پێ بکە گۆشتەکەی دەپسڕی لە تاوی لەشی خۆم و ئازاری خۆم بە ناحەق ئەو گازەی لێگرتمەوە و قەپەی لێگرتم دەستم ڕاوەشان هەموو دانەکانی پێشەوەم هێنایە دەرێ پیانسە سان فەرمووی بڕۆ تۆ زاڵمی تۆ خوێنن نییە ئەو هەرچەند دانی تۆی دەرێناوە بەڵام لە تاوی خۆیان وای کردووە ساڕۆخەکانی کە فەلەستینیەکان بە جوولەکەیەوە دەنێن لە دووار راپۆرتدا دەڵێ یەکێ لە ساڕۆخەکان چوار کەس تۆزێ سەریان پێهێشا و چون حەبی سەرێشیان خواردووە یعنی هەر وەکو گولەی قازی فۆشتی وایە لە چاو ئەو کاتێشانێکی ئیسرائیل بینەوە دەنێ لە تاوی خۆیان تۆ کابرا گازل لێ دەگرێ بڵێ هەتا گۆشتەکەت دەپسڕێ دەستیش ئاوا لێ مەکەنەوە دانی عەزیەتی بێ ئەمە شتیوا چۆن دەبێت کابرا لە تاوی خۆیان هاوار دەکا وڵاتی داگیر کرا لە 48 ئەمانە ئاگلواسنیان بەسەرا دەبارێندرێ کەواتە ئێمەی مسلمان هەر کەسێک کە مەزلوم بوو چونکە خۆمان مەزلوم بووین ئێمەی میلەتی کورد ئێمەی میلەتی کورد ئێستاش مەزلومین کە منە متارە دەخوێنمەوە ئێستا لەو سەرمایە سۆڵەی ئەم ساڵدا لەو بەستەڵەکەدا ئەوە تا لەبەر چاوی خۆمان ئێران و تورکیا ڕۆژانە و شەوانە قەسفی کۆمەڵە خەڵک دەکەن لەو بناری قەندیلە لەو مەنتیقەی پێنجون و حدودانە بۆ پەکەکە خۆم هاودینمان نییە پەکەکە بڕوای بە مقدساتی ئەم دینێنێتە سەڵاتی بەڕم بێ لەم مزگەوتیانە لە جومعە بکرێ دەی من هەر دیفاعی لێ دەکەم ناڕازیم کوردێک پێی بڵێ تیرۆریستە چونکە هێستا بەقەدەر تورکیا تیرۆریست نییە هێستا لەو قەندیلە شاوازی لێنانی تیاری دەنێریە سەر هێستا کابرا بەدیار دوومەڕەوە لەو بناری قەندیلە دەیەوێ عیزەت و سەربەرزی خۆی پارێزێ وازی لێنانی تۆ بارانی دەکەی دەی ئێمە کە خۆمان مەزلومین بەڕێزان ئەبێ ئاهی هەموو مەزلومێک بزانین قەد عەیبە پشتیوانی لە زاڵم بکەین عیبە ڕادیۆ بکرێتەوە بەڕووی خەڵکێکە کە نەدەزانێت قسە بکا و نە ئیخباری دنیای ئاگالەیە وەڵا ئیسرائیل حەقی خۆیەتی و فەلەستینیەکان تاوانبارن ئەی بۆ ئەو فیشەک بەوە دەنێ ناخەو لە تاوی خۆی وا دەکا زۆر ناشیرینە خۆت نەخۆش بی دوای ئەوەی خوا شیفای بۆ ناردی کابرایەک ببینی ئافرەتێک ببینی هەمان دەردی تۆی بە کە پێوەی دەناڵێنی چەند ساڵە 10 ساڵ لەسەر جێبووی دوای ئەوەی خوا شیفای بۆ ناردی کابرایە خوشکێک بە هەمان دەردی تۆ دەتلێتەوە چەند ناشیرینەت خوا پێی پێ بکەنی بڵێ یەخوا وای لێ بێ ئاخر خۆ تۆ بۆ خۆت دوێنێ ئاوا بووی ئەبێ لانی کەم دڵت بە ئازار بڵێ بەخوا من دەزانم ئەو ئازارە چەندە ئێمەی میلەتی کورد 2-3 ساڵێکە خوا شیفای بۆ ناردین تۆزە تۆپ و ئاسن لەسەرمان کەم بۆتەوە دەنگی فیشەق و بۆنی باروتمان لە ناولا چووە وەڵڵی ئەوەی ئەوان پێیان دەکرێ ڕێکاوڕێک ئەوە بوو کە بە ئێمە دەکرا لە فەجری بەیانیدا تاریسی خۆ لەو دیانەیەدا لەبەر چاوی خۆماندا خەڵکە بوو لە گڵنجانەکە فەقیرە ماڵنداڵەکەی بۆ نەدەهاتە دەرەوە
بە ئاشکرا ماڵ منداڵی تاوان دەکرا ئەنفال دەکرا ئەوە ڕێک بە ئەوان دەکرێت دەی ئەو نەخۆشیەی ئێمە ئێستا لەوانە زۆر ناشیرنە پێی پێ بکەنی لانی کەم دەبێت خۆتت بەبیت بێتەوە سوپاسی خوا بکەی بڵێ خوا چۆن ڕەحمت بە من کرد ڕەحیش بە مەزلومانی دنیا بکەی جا مەزلوم هەر کەسێکە ئێمەی کورد سوپاسی خوا دەکەین مێژوویەکی پڕشنگدارمان هەیە کە قەت زاڵم نەبووین پشتیوانی مەزلوم بووین و بە فیعلیش پشتیوانیمان دەربڕیەوە شانازی دەکەین بە سەرکردەی پاڵەوان سەلاح الدینی ئەیوبیەوە کە تاکە سەرکردە بوو لە مێژوودا دوای حەزرەتی عومەر توانی قودس ڕزگار کە لەو کاتەوە قودس زارشکە ڕزگاری نەبینێەوە بەدەستی عەرەب و فارس و تورکوانە کورد ڕزگاری کرد سەلاح الدینیش بۆ هیچ شتێ ئەم کاری نەکرد بۆیە خوا سەری خەست بەس فی الله بەس لەبەر خاتی خوا ئەوانەی بەشداری هجومی گرتنی قودسیان کرد هەمووی شەو نوێشکەر بوون هەمووی حافظ قورئان بوون هەمووی هیچ مەبەستێکیان نەبوو بۆیە بە دڵنیاییەوە ئێستا ئەوانش کە لە فەڵەستینە من نازانم بەخوا چکارن لە ناویاندا نەژیاوین هەرچی لەبارەیانەوە بڵین تاوانە ئێمە دیفاع لە ژن و منداڵی بێتاوان لە منارەی مزگەوت و ڕووخانی مەکتەب و خەستەخانە دەکەین لە زاڵمێک کە لە وڵاتانەوە هاتووە لە ئەڵمانیا هیتلەر دەریکردن هاتە قودسی داگیر کردووە دیفاع لەوە دەکەین ئەمڕۆ کە سەلاح الدین ئەوانەی ڕزگار کرد ئەگەر ئەمانەی ئێستاش لە فەلەستینە خەبات دەکەن ئەگەر لەبەر خوا بیکەن نێتی حیزبەتی و ئەم لاولا و کورسی و پلە و پایان نەبێ وەڵڵا خوا سەریان دەکا وەڵڵی هەر کەسێک لەم دنیادا ئاڵای جیهاد بەرز بکاتەوە ئاڵای سەربەخۆیی بەرز بکاتەوە دژمناتی ئیسرائیل و ئەو بکە ئەگەر نێتەکەی بۆ خوا نەبێ مەبەست و مەرامێکی ئەم دنیای لەدڵا بێ وەڵڵی خوا هەر ژێر دەستەتری دەکا خوای گەورە هەر سەری ناخە ئەمە کورت و مختصەرەکەیەتی ئەوەی لەگەڵ خوا بێ خوا لەگەڵیەتی ئەوەی بێ بە ناوی دینەوە دنیا خوا پشتی دەشکێنێ جا لە فەڵەستین بێ لە کوردستان بێ لە هەر شوێنێکی ئەم دنیا بێ منی مەلابم تۆی حاجیبی ئەوی فڵان کەسی گەنج بێ ئێمە میلەتی کورد سوپاسی خوا دەکەین کە ئەو جارە قودسمان ڕزگار کردووە و جارێش کە شەرەفی ئەوە هەبووە ئێمەی موسڵمان لەم کوردستانەوە خەڵکمان چۆتە ئەو فەڵەستینە و لەوێ شەهید بووە فیدای ئەم وڵاتی کوردستانە ساڵی 67 لێرەوە لەم مەنتیقەی سلێمانی و دیهاتانەوە خەڵک چۆتە فەڵەستین بەس لەبەر خاتی خوا کە جیهادی کردووە دژی ئیسرائیل شەهیدی سەرکردە و قارەمانی ئەم میلەتە ئێمە کە مامەڕیشەیە هەموومان دەیناسین هەموو منداڵێک ناوی بیستووە یەکێک بۆ لە فیداییان کە لەم کوردستانەوە چۆ لە فەڵەستین دژی جوولەکە شەڕی کردووە یعنی ئەمە مێژوویەک نییە کە ئێمە هاو خەبات و هاو سۆز بووین چونکە هەردووکمان مەزلوم بووین دایمە سۆزمان هەبووە بەڕێزێک لەوانەیە لەم مزگەوتە پرسێمان وەسە حەقوانیە باسییان بکرێ حەقوانیە دیفاعیان لێ بکرێ ئەی بۆ ئەگە ئێمە شیمیا باران دەکراین ئەم پرسیارانە هەمووی وڵام دەدەمەوە ئەی بۆ کە شیمیا باران دەکراین و تۆپ باران دەکراین یەک عەرەب لەسەر ئێمە بە جواب نەبوو ئازیزەکەم زۆر ڕاستە یەک کەس لەسەر ئێمە میلەتی کورد بە جواب نەبوو 5,000 مەیتمان لە یەک ڕۆژا لێکەوت یەک کەسێک لە ئیعلامێکی نێودەوڵەتی و عەرەبێک باسی نەکردین ئەو کەناڵانە هیچی نیشتانی ڕسمەکان ئێمەیان نیشانی خەڵک نەدا ئەو هەموو ئەنفالە کرا کەس باسی نەکردین 182,000 بێتاوان وەک ئەوەی فەڵەستین ژن و منداڵی تێدا بوو بەڵام دووش لێک جیابکەنەوە ئێوە میلەت وشیار بە دووش زۆر لێک جیاوازن حکومەت و دەسەڵاتدار لەگەڵ میلەتی ڕەش و ڕووتا فەرقی هەیە باشە سەدام و بەعسیەکان ئێرانیان وێران کرد کوێتیان وێران کرد باشە ئێمە میلەت چ دەسەڵاتێکمان هەبوو ئەرە کەس پرسی بە ئێمە کرد بوو ئەرێ ئێمە ڕازی بووین بەو شەڕە ناڕەوایە جوندی دەهات دەکوژرا و مەیتەکەی بۆ ئێمە دەهاتەوە ئایا ڕازی بووە واقعا نە دووش لێک جیاوازکەنەوە میلەتی مەزلوم و فەقیر و هەژار لەگەڵ دەسەڵات و حکومەت دووش لێک جیاوازن بەڵێ ئەوانش باسی ئێمەیان کردووە شێخ عەبدولحەمیدی کوشک خەتیبی مزگەوتی گەورەی قاهیرە بووە ساڵی 88 بە کتێب لامە بە سیدی هەیە ئەوەندەیان لێدا لەسەر ئەو وتارە هەردوو چاویان شوێر کرد بە شوێری دوای چۆسن لەسەر ئەو میلەتی کوردی ئێمە نەفرەت و نەعلەتی لە بەعسی و بەعسیەکان و سەدام کرد لەسەر وتاری مزگەوتی قاهیرە بە کتێبیش ئێستا هەیە و دوعای مەزلومی بۆ میلەتی کورد کرد کە خوا ڕزگاریان کات لەسەر کارەساتی هەوڵەبجە و ئەنفالەکان شاعیری گەورەی فەڵەستینی کە ئەم ساڵ وەفاتی کرد محمود دەروێش هەموو ئەدیبێک ناوی بیستووە چەندین قەسیدەی هەیە لەسەر مەزلومیەتی میلەتی ئێمە ئەو خۆ عەرەبیشە بەڵام چ دەکەی لە حکامی عەرەب چ گلەیەکیان لێ دەکەی کە لەسەر کورد بە جواب نهاتون کاکە ئەوانە ئەوەندە بێغیرەتن ئەوە تا لەسەر فەڵەستینیش بە جواب نایەن هەرچی حکامی عەرەبە لە شەرقەوە بۆ غەرب هەمووی پیاوی ئیسرائیلە ئیسرائیل هەمویانی کڕیوە هەر هەمویان پێشەوەی بچنە سەر کورسی حکم بە پارەی ئیسرائیل کڕدراون بۆی ڕۆژ لە ڕۆژان فزدەیەکیان لێ نەیە دەبزانی یەک عەرەب هەرێکی یەک دۆر کە ئاو بڕێژێ بە دەردی خومەینی کاتی خۆی دەیگوت هەر یەکسەر ئیسرائیل ئاو دەیبە
بەڵام هیچی فزەیەکیان لێ نایە لە وڵاتاندا تهدیدی خەڵکەکە دەکەن نەکسم بچنە سەر جادە خۆ پیشاندان بکەن تهدیدی مەلاکانیان دەکەیەوە تا ئێمە لە خوا بەزیاد بێ من سوپاسی حکومەتی هەرێمی کوردستانی خۆمان و پەرلەمانی کوردستان دەکەم بە بەیاننامەیەکیش بێ پەرلەمان لەناو پەرلەماندا پێش یەکەم قسە ئیدانەی ئەو کاری ئیسرائیلی کرد و هیچ ڕێگرێکیش لە مامۆستانی ئاینی نەکرا کە لە هەر کاتێکا دوعاام بۆ دەکەن خوتبە لەسەر دەخوێننەوە یەکێتی زانان وەزارەتی ئەوقاف ئەقەلەن لانی کەم بەیانێکی ناڕەزایان دەربڕی هەر زۆرە هەر خۆ هیچ کە دەسەڵات نیە بە قسە دەری دەبڕم ئەگە سنوورم بە سنووریۆنێ بە چەک دیفاعی لێ بکەم بەڵام لە وڵاتانی عەرەبیدا کە ئێمەیان ئەبوایە من داوام دەکرد لە سەرۆکی هەرێم و جەنابی سەرۆکۆمار وانە هەڵوێستیان تونتریش بوویایە ها عەرەب دایمە بە ئێمە دەڵێن کوردستانیەکان پیاوی ئیسرائیلن ئەوە تا ئێمەی کوردین دیفاعیان لێ دەکەین بە قسەش بێ خۆ تۆی پیاوی ئیسرائیل ناتوانی بە یەک و شەش قسە بکەیت بۆی بیسەلمێنین ئێمە پیاوی کەسنین ئێمە سەربەخۆین ئێمە ئازادین ئێمە بڕوامە بە ئازادی ڕادەربڕین هەیە و چێ دیفاع لە چێ دەکا بابیکە بەڵام دەوێت دیفاع لە مەزلوم بکەین چونکە خۆمان مەزلوم و نەخۆش بووین یەک نمونەی واقعی دەکەمە کۆتایی وتاری ئەمڕۆم بزانە هەرچی حکامی عەرەبە گلەیی لێ مەکە کە دیفاعی لە کورد نەکردو خۆ ئەو دیفاع لە عەرەبی خۆشی ناکە دیفاع لە دینی خۆشی ناکە دیفاع لە خاکی خۆشی ناکە چونکە هەمویان پیاوی ئیسرائیلن ساڵی 1967 ئەم پیاوە ڕیشتیە بەڕێزانە هەمووتان بەبێتان دێ قائدی ئومەی عەرەبی ئەو کاتە کە بە حساب دەیگوت من قودس ڕزگار دەکەم جەمال عەبدولناسری گۆڕ بە گۆڕ بوو کە جاری وایە ئەم کوردانەی ئێمە بەبێ ئاگایی شانازی بەو گۆڕ بە گۆڕەوە دەکەن ئەم گۆڕ بە گۆڕە ساڵی 52 بە کوتەدایەکی عەسکەری هاتە سەر حکمی میسر بڵاوی کردەوەتی پارەم لە دنیا بۆ بنێرن و چەک و ئەسلحەم بۆ بنێرن و تارەم بۆ بنێرن ئیسرائیل لەسەر خەریتە ڕەش دەکەمەوە کاتێکە هەموو شتەکانی لەبەردەستاوە و زیاتر لە 700 تارە لە مەتاری نێودەوڵەتی قاهیرەدا ئامادە بوو کە لە یەک لێدانە ئیسرائیل پانکەنەوەن هەر وجودی نەهێڵن لەسەر زەوی واقعە فعلا دەشیان توانی ئەم پیاوە هەرچی عەرەب بوو هەرچی هەتا کوردیش لەگەڵیا بوو فارس و تورک و هەموو دنیای مسلمانی کۆ کردەوە بە ملیۆنان دینار و دۆلاری بۆ چوو زێڕ و ئاڵتونی ژنانی بۆ چوو کە لە جیهادەیە بە حساب سەرفیکە بەڵام لەژێرەوە پیاوی ئیسرائیل بوو ئەم پیاوە لە گەڕەکی جوولانکردنشینی قاهیرەدایک بوو داشی بۆ خۆی مردبوو ئافرەتێکی جوولەکە بەخێوی کرد بە شیری جوولەکە بەخێو کرابوو دەیویست قایدی ئومەی عەرەبی و ئیسلامیش بکە کاتێک کە لە ساڵی 50دا 2 ساڵ پێش حکومڕانی 6 جار لەگەڵ مخابەراتی ئیسرائیلدا لە دەرەوەی ناوەڕاستە کۆبوونەوەی کردبوو 2 ساڵ دوای دامەزرانی ئیسرائیل ئیسرائیل لە 48 دامەزرا لە 52 دا جەمال عەبدولناسری هێنایە سەرکار بۆی ئەو سیناریۆیی پێ بکا کە بۆتان باس دەکەم مخابەراتی فەلەستینی ئەوەندە بەهێز بۆ چۆن ناوجێشی ئیسرائیلیەوە زابطێک بوو ناوی ڕەفەت بوو ناوی خۆی گۆڕی بوو بە دیڤید لیڤی خۆی کردبوو بە جوولەکە بە جیهاز بە لەشکری مسلمانان و عەرەبەکانی گوت بەسەرکرداتی عەبدولناسر وتی سعات 5 بەیانی لە 5 ئۆکتۆبەری 1967 هەرچی تارەی ئیسرائیلە دێ قەسفی مەتاری قاهیرە دەکا ئێوە دەست پێشکەری بکەن ئێوە سعات 4 هەستن و لەواندن بۆی ئیسرائیل دەست پێشکەری نەکا ئەمە تۆ خەبەرێکی ئاوات بدرێتێ زۆر ئاساییە کە بڵێ خەلەن خۆت پارێزە یان تۆ شەوەکەی پێشتر دەست پێشکەری بکە بەڵام عەبدولناسر هەرچی مەتار و هەرچی تەیار و زابطی تەیارە بوو کۆیکردنەوە لە وتێلی سەمیر ئەمیس لە قاهیرە کە دوور بوو لە مەتارەکەوە لەو وتێلەدا بانجی کردن بە حساب تەختیکی عەسکەریان پێ بڵێ ئەوەندەیان عەرەقدانێ لە سعات 5 بەیانیدا ڕێک تارەکانی ئیسرائیل هاتن هەرچی تارەی عەرەب بوو لە ناویان برد و جێشەکان تەفروت و ناکرد کە 200,000 کەس بوو سعات دوني وعرق أوندان عرق خواربو طيارة كانوا ضابط عسكري كانوا عبد الناصر سطل آيان بس لكن كراوكتيان قاهرة ويران بو يستبوش خوان ندهات نوا هاد شاولي حتى عربي شاوشوري إسرائيل كده أو بياوك قايدي أو لشكرة عربية بو بحساب بو خويج جوش كراوي إسرائيل بو أم سيناريوان نشان ده ياسر عرفات 3 سال خباتي كل بحسابه قال لي فلسطيني استاج جنكي جولتين شوقي فرنسا لباريس جولتين بازار دكان جنكي أوا روجان بینیتان دەها لە لای سەدام و شعب حسێنی ئەردن ومانە دەعوەت دەبوو گەلی فەلەستینیش بە شەڕە بەردیان دەکرد یەک جار تارەکەی لە جەزایر کەوتە خوارەوە فڕۆکەی ئیسرائیلی فەورەن گەیشتە سەری بۆ هیچی لێ نەیە چونکە پیاوی خۆیان بوو ئێستاش ئەم مەحموود عەباس و ئەبوو مازن و نازام چیانە هەمووی پیاوی ئیسرائیلن هەر زۆر بە ئاسانی ئیسرائیل دیفاعیان لێ دەکات بەڵام ئەی ئەو میلەتەی کە بەداخەوە هەر ئێمە چۆن لە هیچ ناگەین هەر چەپڵە لێ دەین ئەوانش هەر بەرداون و هەر هەڵدەپەڕن و هەر هاوار دەکەن و ئای قڕی دنیایان بەسەر قڕی قیامەتیشیان بەسەر ئەوەی بەڵام بۆ خوای بکە قڕی دنیای بەسەر نابێ ئەوەی بە پاچی و بە خاوێنی دوژی کوفر کە ئەقەلەن شەهید دەبێ شەهیدیش گەورەترین پلەپایە گەشببینیش بن کە ئەم ئیسلامە هەر سەر دەکەوێت دینی خوا ناکوژێتەوە جوولەکە لە 11 سپتەمبەرە کاتێکەوە لە بنکە ئابووریەکانی ئەمریکا درای 11 سپتەمبەر هەمومان دەزانین
ئەوە بوو کە لەو ڕۆژەدا ئەمە دەستی جوولەکە بوو بەڵام بەداخەوە کۆمەڵە شۆت و شووری جیهانی ئیسلامی کردیان بە پاڵەوانێتی بۆ خۆیان کە لە کاتێکا دەستی ئەوانی وەڵڵا تێدا نەبوو وەڵڵا نە قاعیدە و نە فڵان و فڵان نەبوون جوولەکە بوو بۆ خۆی بۆ ئەوەی جەنگی مەسیحیەت و ئیسلام بێنێتە سەرکار ئەوە بوو بۆش گوتی ئەمە جەنگی ئیسلام و مەسیحیەت لەمەودا دەستی پێکرد بەڵام دوای کاتێک کە وشیار بوونەوە مسلمانان قسەیان لەگەڵا کرد بابوتیان وەڵڵا ئیسلامی ئێمە ئەوە نییە ئەمە کۆمەڵە شێت و شورن وەکو وای کاورا لە شوێنێکا پیاوێک دەکوژرێ ئەمی شێ دەڵێ وەڵا من کوشتم خۆی پێوە فژ دەکاتەوە ئەینا ڕێک دەستی جوولەکە بوو بەوەی حەربی عالەمی سێمیش دەست پێ بکا بەڵام ئەم پیرانەش بشکستی جوولەکە کۆتایی پێهات لە 11 سێپتەمبەر تا 12 ئۆکتۆبەری هەمان ساڵ لە ماوەی یەک مانگ و یەک ڕۆژە 3000 کەس لە مسلمان بوو لە ئەمریکادا ئێستا زیاتر لەو ڕۆژەوە کە 11 سێپتەمبەر ڕووی داوە زیاتر لە 50,000 کەس زیاتر مسلمان بۆ لە ئەمریکادا خەڵک دەپرسێ ئەرەم ئیسلامەتیە ئەم تیرۆریستێ چییە کاتێک کە قورئان دەخوێنێتەوە سیرەی پێغەمبەر سەڵ دەخوێنێتەوە ئەمە ڕەحمەتی للعالەمینە ئەم ئاگرە تەنها بەو ڕەحمەت و شیفای خوا دەکوژێتەوە یەکسەر ئیمان دێن و مسلمان دەبێت يريدون ليطفئوا نور الله بأفواههم والله متم نوره ولو كره الكافرون والله أو روجه هم أهل أمسر زي فويلك قل لتشكي زيريني خويناك إسلامش آوايا بلام باب حق لقل دابين قلي فلسطيني وغزة أقل بحق لقل خوا دابن ضلنيابن خواي قورا أم بغراي إسرائيل قيشتوتا لوتكا شوان صدام دا يقول حتى وكو كل رقو رشال درنا هنم ناقر رموا كشي هر هستيشي بخوينك الخوار رقو رشالي در هنا إن شاء الله أم بغراي إسرائيليش كوتا خوناغيتي وخواي قورا رقو رشالي در دينه يا ربي خوا عزته سبرزيب مسلمان بخشي يا ربي خوا بعزتي أم إسلامتي وإيمان عزيز وسربلن مانكي خوا مسلماناني بحق وراستقينة كدل صوزن بديني تو بيغمبركد بحق خواناس الخوا سركوتويان كي خوا دجمناني أم دينا دجمناني إسلام دجمناني قرآن دجمناني أخلاق الشرفي بسند ورسن يا ربي خوا هر کس یکنو هر ناوی کان هيا بتایبل لپیشو ما مستان که اسرائیل خوا سوکو رسوای کی خوا کوشککانی لجرا بلرزینی خوا غضبی خوتیان بسر بارینی خوا رحمت بسر مسلمانان دا بارینی يا ربي خوا ايما عبدك ضعيف مظلوم خوا ملتي كل جلنا حزاني بارزي خوا او دسترشاني كلا دي دو دستكان جواز مان لناني خوا شر بسر خوان دا باريني خوا ملتي ايما دستنا حزان وناكسان وبيدينان والشيطان خوا بارز راوكي يا ارحم الراحمين كي لكان من عاقبه خير كي هدايتي ام جنجولا وجوانا ما مدي رجاء لتيغنتشي يا الله اوهم خلقي كناويان لظلمايو بناوي اوانا ودعاء دعاء خير دكين ودعاء شفاء دكين خوا شفاء وهميان بنيري يا ربي خوا شفاء وهميان بنيري خوا لبرخاتي ام دست بدوزن جاني اهلي مزيو شفاء وهميان بنيري خوا باران رحمتي خوت مان لنقلي ويا الله يا ربي خوا ام صالح ما وش كصالين به خوا بخرافي خمان مان لقلنكي ايما لترسي تو ورزامندي تو اما لي تو من اودان كدو تو خوا مال من اودان كيوا يا ربي خوا لترسي تو لخوشويستي دينكي تو ازمان له مشتكينا ورزق روزي حلال ما مسرا باريني يا ربي اوي دسكرتا خوا درجه رزق روزي لبكيوا اوي بزيبه مسلمانان ومالي خو فقير وهجاره لتو خوا درجه رزق روزي لبكيوا يا ارحم الراحمين داوا لدكم خوايا اسلام عزيز وسربلن كيوا خوايا اسلام لجدستي وتشوسان ورزقاركي خوايا اويشي برحمتك بو اغري سر اسرائيل سر فلسطين داكي بيان بارزي لو غزبي كوا اسرائيل دج باسلام بسريان دادي بارين امين امين والحمد لله رب العالمين.